وڵی دکتۆرگیان ئەم کچەی من بەردەوام بێتاقەتە بەردەوام ڕەشبینە نازانم لە هەموو شتێکاڵە من سەرکەوتوو نیم تەنانەت یعنی ئەو لە خوێندنیشتا سەرکەوتۆ دەرەجەکانیشی زۆر باشن کەچی دایمەن بۆڵە بۆڵێتی نازانم زوخای دنیای کردو بە دڵمانە ئەزان چێشیرین خان ئێمە من هەستەکەم ئەم خاتونە تەبەن من زانیاری تەمەن جاری یەکەم کە لەگەڵتانە دانیشتین جاری دووەم خۆشەکەشی کە هاو لەگەڵتا هەندێک زانیاریم کۆ کردەوە ئەزانی کچی من یەکێ لە هەڵەکانی تۆ چییە بۆ کەوتوی تەم حاڵەتەوە من هیوادارم ئەگەرێتەوە چاک بیت ئەبێ ئەم خاڵە لە بەرچاو بگری یەک کچی من تۆ سەیری سەر و خۆتەوەکەی هەموو ئەو کەسانەی کە تووشی گرفتی دەرونیە بن هەموو ئەو کەسانەی کە وەکو تۆ خەڵکی تر غەمبار و دڵتەنگ و بێزارن ئەزانی لە جۆرەکەیان چییە؟ ئەو کەسانن دائیمەن سەیری سەر و خۆیانەکەن سەیری خوار خۆیان ناکەن من دڵنیام ێستا تۆ بە خوشکەکە و بێزاری لەبەرەوەی نمرەی بەرزیە ناوە شتێکیە ناوە بە کچە پورەکە و لەوانەیە شتێ بەڵام دەیان شتی جوان لە توە هەیە لەوانانەیە ئەوە نابینی کەواتە کاتێک یەکێک بەس شتە جوانەکانی کەسانی ترە بینێ شتە باشەکانی کەسانی ترە بینێ بەڵام شتە باشەکانی خۆی نابینێ و حاڵەتەی تۆیە ئێستا من بۆ بژمێرم سەدان شتی جوان هەیە لە ژیانتە دوو چاو هەیە چەند کەسەیە بەس لەم شارەیە لەم کوردستانە چەند کەسەیە بە هەزاران کەسێ نابینایە شکری خواشەکات تۆ دوو چاو هەیە بزانە قیمەتی چاو نازانی کچی من ئەگەر قیمەتی چاو بزانیە خۆ بەراورد کردای بەوانەی کە نابینان چاوێ بە ملیۆنە دۆلار ئێستا هەر کەسێ بڵێ بە 2 میلیۆن بە 3 میلیۆنیش ناداتێ لەوانە هەر پاپاری دنیا نەداتێ خۆی نابینەکە بۆ قیمەتی من نازانی کە خۆی گەورە یاوێتی بە تۆ بۆ تۆ بەس بیر لە یەک لایەنەکەیتەوە بۆ بیر لەوە ناکەی دوو دەستە هەیە هەزاران کەسێ بێ بەشە لە دەست ئیتر هۆکاری خۆی هەیە دوو قاچ هەیە کچی من دڵێکی باشە گورچی لەو هەیە سەحەتێ باشە تەندروستی باشە سەدان شتی جوان بۆ بژمێرم عەقڵێکی باشە هەیە توانایەکی باشە ئەو تدایکی دەڵێ لە نمرەکانی و لە خوێندنی سەرکەوتووە تۆم هەموو شتە جوان و هەیە نایبینی بۆ ئەم حاڵەتە ولا دروست بووە ئەوەی چێکە لە کێشەکانی هەموو ئەوانە من هیوادارم لەمە و دوا کچی من مراجعەیەکی خۆ بکەرەوە بیر لە قسەکان مام کەرەوە شتە جوانەکانی ژیانی خۆ ببینە تۆ گەر خۆ بەراوردکەی بە هاوڕەکانی ترێ یا حتا بە کچە پورەکە من دڵنیام تۆ زۆر شتە هەیە لە کچە پورەکەتان نییە بەس تۆ خاڵێکی گرتووە دوو شتێک گرتووە کچە پورەکە و هەیەی تۆ نیتە خی گەورە کەسی بێبەش نەکردو لە بەهرە وەڵڵاهی کچی من هەر هەمومان بەهرەدارین هەر هەمومان خی گەورە شتێکی یاوێنێتێ بەڵام نایزانی نایدۆزینەوانێ